ساڵێک و چەند مانگێکە عایلەکە بردراوە بەتاکەی چی عایدی و ئیشەیە دایرەی کارەبا ئەو ئیشەی کردیە داخۆ بۆ چ مەسئولێک بۆ شوێنێکی بردووە الله ئاعلم ئێمە سەرەتاترین شتی ژیان ئاو کارەبایە ئاو کارەباکەشیان لێ بڕینە یعنی چ لەگەڵ میلەتە بەتەمام بکەن زیاتر هەر بەدزین زیان دایرەی کارەبا بردیتی دەمانەیە لۆمان بینەوە ئەو بیرەمان دۆیش پێ بکە عایلەکەیان بردیە لۆمان بینەوە 5 بیری لەسرە هەموو دەی بە شانی ئاوی بینین دەی ئاوی بە شانی بینین یان دەی بکڕین چی ئەو تااقەتەیە ئێستا ئەو زروفەی و ئاوی بکڕە و هەموو شتە چار بکڕە هەموو شتەکەت پێویستە محاویلەکەیان بردووە دەچینە دایرێ ئاو دەرێن دایرێ کارەبا محاویلەکەی هەرگرتیە دەچینە دایرێ کارەبا دەرێ بە کتابی دایرێ ئاو محاویلەما هەگرتیە کێ هەریگرت نازانم کێ بردی نازانم ئێمەش داواکاریەکەیمە گربوونەوەکەیمە ئێستا لەسەر ئەوەیە ئەمە داوای محاویلەکەی خۆمان دەکەین محاویلەکەمان لە بۆ دانێنەوە ئەو خەرکە بێ ئاو نەبی هاوینە گوناحە ئەو ژن و مندارە بێ ئاوە بێ ئاوین لەبەر بێ ئاوی هاتیینە ئێرە کوڕێم چۆ لەگە ڕەچی گەلاش ئاوی بە توێتە هینایە بەخوای هەموو خمچەی نەتینا دەمانێت چارەسەری ئەو میلەتە بکەن و میلەت هەمووی فەقیر و هەژارە بەخوای ئەگەر یەکی مەنسوول لە شتێکی تێدا وایە ئاو های لێ نەدەها کارەکەی وەکو مەتەڵک وایە لە پایتەختی گەشتیاری بێ ئاو نەبی خەڵک مرد ئەوەندەی ئاو بکڕی ئێستا خەڵک لەو بێمەعاشە پارەی کارەبا بدا جا پارەی ئاویش لێ دەستێنی مانجی لە بۆ ساحب مۆلەی کردیتە 25 ڕۆژ مانجی خۆی کردوتە 120 ڕۆژ بێ ئاوین بەخوای بەچ ڕەبەزانی سعاتی دادەنێ بۆ سعات 2 هەرستم 12 هەرستم ئای دانێبەوە بەشی هەندێک دەمی تەنەکە ئاو کچیە خەر خێزاندار لە ماری هاوینی شەم دەمێ ئاو دەبێتن داواکاریمان ئەوەیە یعنی بەچکۆتی کە ئەو محاویلەمان لە بۆ بینەوە ئەو خەرکە لە بێ ئاو کارەبی دەنارێنیتن بێ ئاو کارە باش بکەین کاکە هاوینەوە نییە هەرچی ئەوڕۆکە هەدی هەبێت بێ ڕۆژێ دارێک مندار خۆ بشوە